ڕەشید چەندین ساڵە سەرقاڵی کاسپیە لە نێو بازاڕی کەرکووکدا. کات ناوەستێ و ئەویش هێندە بیری لای پەیداکردنی بژێویە، هێندە بیری لای تێپەڕینی مانگ و ساڵ نییە و وەک خۆی دەڵێ تێپەڕینی ساڵ تەنها گۆڕانی ژمارەکانە. وەڵاهی بۆ ساڵی داهاتوو ئێمە دەمەنای ئەمانەکەین، دەمەنای فەقیرەکە ئیشکە، دەمەنانی ژیانێکی خۆش ئێمە یانی نامانوێت بە تیارە بێنێ و بڕین بەس خەڵکەکە ئەمان بێ، یعنی کوشتن و بڕین کەم بێتەوە، ینی کارەبا باش بێ، پاری مولدە باش بێ. تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ تێپەڕینی ساڵی 2022 هاتنی ساڵی 2023، بەڵام کاتێک بە نێو کەرکووکدا گوزەر دەکەی هیچ ئامادەکاریەک بۆ پێشوازی لە ساڵی نوێ بەدی ناکەی. خەڵکیش هەمووی سەرقاڵە. لەم چەند ساڵی پێشۆ خۆشیمان نەدیوە، خاسەتان بە تایبەتی شاری کەرکووکەڵێم، ینی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پاڵ و خاوێنێتەوێت، لە ڕووی خۆشببختی تەوێت، یعنی لەم شارەیە هەموو شتێ ینی هیچ خۆشی و شاریەک لەم شارەیە بۆ پێ نییە کە پێویستە بۆ پێویستی نییە کە ئەمانێ کەسەکەم. ناوبەناو هەندێک فرۆشیارت لە نێو کەرکووکدا بەرچاو دەکەوێت کە پێداویستەکانی سەری ساڵ دەفرۆشن، بەڵام ئەوانیش بێبازاڕن. سەری ساڵی نوێ مایی باس و خواست نییە لە نێو دانیشتوانی کەرکووکدا. ئەم ساڵێکی بەخێر بوو، بارانی تێدا باری، پشت بەخوا ساڵێکی باش بوو بۆ هەموو پێکاتەکانی عێراق. لە کاتێکدا زۆربەی وڵاتان ئامادەکاری بۆ ئاهەنگی سەری ساڵ دەکەن، بەڵام ڕەشید بیری لای ساڵی نوێ و دۆخی شارەکەیەتی ئەوەی بیری نەبێ ئاهەنگگێڕانە. خۆی ساڵ بەس ڕقەمە، ساڵ هیچ ناگۆڕێ، لە وەزعەکە چییە گۆڕێ؟ هەر عینەن، هەتا بێ خراپترە بێ بۆ فەقیر و نەکبەت و قوربەسەر هەر عینەن. ئیتر ساڵ ئەمە 2013 2020 نەوەتەکانە خەڵک لای نەوەتەکان خۆشتر بوو 2023 خەڵک بە قیتار دێتەوە فەقیرەکە نانێبی خۆ لە کەرکووک. ئیتر چییە گۆڕێ بە نەوت لە بانجعداکە ڕێگە خۆ بێمە نییە. وەک دەوترێ سەقامگیری و باشی دۆخی دارایی دڵخۆشی و ئاهەنگگێڕان بە دوای خۆیدا دەهێنێ، بەڵام بە وردبوونەوە لە ڕواڵەتی کەرکووکیەکان ماندووبوون لە ڕوخساریاندا دەخوێنرێتەوە. ڕەنگە ئەمەش هۆکار بێت بۆ ئەوەی بیریان لای ئاهەنگگێڕانی سەری ساڵ نەبێت. دڵشادە نوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.